ڤیدیۆ ژمارە 4 لە ڤیدیۆکانی کۆرسی فێربوونی HTML5 بچن. لەگەڵ بە فەرمیکردنی HTML5 و هەروەها پەرەپێدانی زمانەکە کۆمەڵێک تاگ و چاکاری زۆر باش و پێویست هێنراوەتە کایەوە کەوا کاری ئێمە وێبدا ڕێژ و هەروەها چۆنەتی دەرکەوتنی ماڵپەڕەکانمان لە وێبگەڕەکاندا زۆر ئاسان و باشتر دەکات. بەڵام بەداخەوە تا ئێستا هەرچەند ماوەیەک بەسەر بە فەرمیکردنی HTML5 تێپەڕیوە و ماوەیەکی پێشەوەش تاگەکانی HTML5 هەبوون، هەموو وێبگەڕەکان تا ئێستا بە شێوەیەکی تەواو پاڵپشتیان ناکەن، بۆیە دەبێت ئەو تاگانەی کە بەتایبەت نوێن لەگەڵ HTML5 هاتوون هەندێک بە ئاگاداریەوە بەکار ببرێن بۆ ئەوەی ماڵپەڕەکە تا بکرێت بە هەمان شێوە بە شێوازێکی گرتو لە هەموو وێبگەڕەکاندا دەربکەوێت. جەمەبەستمەوەیە کەەوە هەموو تاگەکانی HTML5 بە هەمان شێواز لە هەموو وێبگەڕەکاندا دەرناکەون. بە شێوەیەکی گشتی ئەو تاگانەی کە بۆ کاری ڕۆژانە بەکاریان دەبێن وەکو تاگی دی و تاکی پاراگراف و تاگەکانی دیکەی هاوشێوە بە شێوەیەکی زۆر باش و تەواو پاڵپشتیان لێ دەکرێت، بەڵام هەندێک تاگی دیکەی تایبەتن کەەوە کەمتر بەکاردەبرێن. کۆمپانیەکانی بەرهەمهێنەری وێبگەڕەکان بۆ نمونە گوگل کروم، فایرفۆکس و ئینتەرنێت ئەکسپلۆرەر و ئەوانی دیکەش بە شێوێکی 100% و تەواو پاڵپشتی هەموو تاگەکانی HTML5 ناکەن. جاگەر هات و تاگێکی HTML5 بەکار هێنا بەڵام بەو شێوازێکەوە پێناس کراوە، کاری نەکرد و دەرنەکەوت، پێشەوەیکەوە کاتی لەسەر تەرخام بکەیت و هەروەها بە دوای چارەسەرکردنی کێشەکەدا بڕۆیت بە باشی دەزانم کەوا سەیری ماڵپەڕێکی وەکو canIuse.com بکەیت کە لێرە هەم بۆ CSS و هەم بۆ HTML5 پێمان دەڵێت کە ئایا ئەو تاگەی دەمانەوێت بەکاری بین لە چ وێبگەڕێکا پاڵپشتی لێ دەکرێت و هەروەها کام وەشانی ئەو وێبگەڕەدا پاڵپشتی لێ دەکرێت. بۆ من لێرە تاگێکی ئاسایی HTML5 دەنووسم کە تاگی ئارتیکڵە. وەک دەبینین لێرە تاگی ئارتیکڵ بە شێوەیەکی زۆر باش لە هەموو وێبگەڕەکاندا پاڵپشتی لێ دەکرێت. لە ئینتەرنێت ئەکسپلۆری 8 پاڵپشتی لێ نەکراوە، بەڵام لە 9 و 10 و ئێستاش کە نوێترین وەشانی 11 پاڵپشتی لێ دەکرێت. ئەگەر سەیری تاگێکی دیکە بکەین بۆ نمونە تاگی details کە تاگێکی دیکە HTML5 وەک دەبینین بە شێوەیەکی زۆر باش پاڵپشتی لێ ناکرێت. دیارە گوگل کروم پاڵپشتی لێ دەکات، سەفاری نوێترین وەشانەکانی پاڵپشتی لێ دەکەن. ئۆپرایش کە ئێستا هەمان کۆدی بنشینەی گوگل کروم بەکاردەبات لە وەشانی 15 بەدواوە، ئەویش بە شێوەیەکی باش بە هەمان شێوەی گوگل کروم پاڵپشتی لێ دەکات. چامەبەست لەو جۆرە ماڵپەڕان و ئامرازانە ئەوەیە کە پێشەوەی تاگێکی HTML5 بەکار ببیت و کاتێکی زۆری لەسەر تەرخانکێک بووە ئەوەی بە شێوازێکی باش لەگەڵ ماڵپەڕەکەتا بێگونجێنیت بۆ دڵنیابوون لەوەی کە ئایا ئەم تاگە باش کار دەکات، بە شێوەیەکی باش سپۆرت دەکرێت یان نا، لە ماڵپەڕێکی وەکو canIuse.com چاوی لێ بکە. دیارە ماڵپەڕێکی هاوشێوەش هەیە، بەڵام بۆ خۆم تا ئێستا ماڵپەڕم بەکارهێناوە پێم وایە لە ماڵپەڕەکانی دیکە زانیاری باشترمان پێدەدات. ئەو تاگانەی وەکو تاگی دیتیلز کە بە شێوەیەکی پاش پاڵپشتیان لێ ناکرێت لە وێبگەڕەکاندا دەتوانرێت بە هاوکاری جاڤاسکریپت ئەو جۆرە کێشانە چارەسەر بکرێت کەوا لە هەموو وێبگەڕەکاندا بە هەمان شێواز دەربکەوێت. بەڵام ئەو بابەتێکی هەندێک پێشکەوتووترە لەوەی کە ئێستا لە سەرەتاوە باسی لەسەر بکەین. دەیهێڵمەوە بۆ دواترین ڤیدیۆی ئەم کۆرسە کە بە کۆمەڵێک خاڵی دیکە تا دەچمەوە کە لە هەمان ئاستا دەبێت